خۆمان تایبەت و گۆرانیە بوو ساڕۆژ لە دایکبوون کاکارم چنارەی هیوادارم چی ڕسەمەندی ئەو برابەڕێزیە ببێت چاومان بۆ تابگە فیلم بۆ نەما فیلم کاکە شارەم وەڵامی کاکە زانیار ئەسەدی سەبرانی کاکارم چنارەی فلانی پێشەشەبە چاوەکانی چاقانە ئارۆن چاقانەکەی خۆی سابت بۆ کامیاری شادا بوو چاقانە هیوا ئەندامانە جۆگەڕی خەسەرەوی کاکە کامیل سابت بۆ شاوی شادمانی سابت بۆ کاکە هەژیری دیداری کاکە ڕاشد یەدمەند بۆ کاکە ئاراسی ڕەحمان زەمانە بۆ چاقانە ئارامی ئەنساری و کاکە سۆرانی حاجی فەتاح پێشکەشیان بێ چاوم بژیت بۆ کاکە ڕزگاری خۆشەویست بژیت خیاسی گیان بژیت کاکە ئارامم گۆرانیە چاومانی چنارەی دیار بژێت بژیت بژێت چاوم لە بێژێن زۆر زۆر لە بێژە یا لە سیرت کێدەم لێرەم لە بێژێن زۆر زۆر لە بێژە زكاتي شاوكانت بردر وما شخيرا زكاتي شاوكانت بردر وما شخيرا ما شاء الله جوانا مسافر شاد وما مسامير شاوكان تاقنارم شناري وعارو تاقنا جاماني شي تاقنا من يامين وتابقى فيلم نما فيلم زانيار ئەسەدی و شارەم وەڵامی پێشکەشیان بێ چاوانە نەما فیلم تابگە فیلم ئارام چنارەی تایبەت بۆ مامۆستا فەرشاد ئەمینی بۆ دەما بە سۆسەکەی بۆ مامۆستا ئەمیر کاسی و مسافرەچی شامانی بۆ تو گاڵێری خۆشەوی سایبەت بۆ هەژیر دیداری سایبەت بۆ خەڵکی بەربەگزاوانەیدا کوردستانی باشوورن چاومانن بژیت ماشاءالله جوانە کامیا شادە سایبەتە بۆ کاکە ڕزگار چنارەی کاکە ئالام چنارەی سایبەت بۆ دایکی بۆ باوکیان پێشکەشیان بێ بژیت بۆ چرا و چراخانیەکەی ئارام چنارەی هایبەت نەخۆش و دارێم وەی دەرداکەم بێداوایە نەخۆش و دارێم وەی دەرداکەم بێداوایە شێت و دێوە لەی کردوم هەور و چاوی لەیدایە شێت و دێوە لەی کردوم هەور و چاوی لەیدایە لە مێژە زۆر زۆر لە مێژە
شرانی غلامی زانیه جسدی لمنیوانی سر برزاوان بشین کاگارم شناره مامۆ سامیر ئەڵێ بەقەت سەواو دنیا تایبەت بۆ مامۆستا فەرشاد دەمینیم بۆ مامۆستا فەرشاد تایبەت ماشەڵڵا جوانە لەلایە مامۆستا فەرشاد دەمینی مامۆ سامیر خیاسی مختار فەرەجی تاخەنە بنیامین ئاغای فەتحی تایبەت بۆ چاوەکان ئارام شنارەی ساڕۆژ لە دایکبوونی تاخەنە ئارۆن کوڕیشی خاڵ ئارامچنارەی چایمەند و هاوسەری ژیانی سایبەت پێشەشیان بێ چاوانی خاڵ ئارامتیان سڵاو بێ لە چنارەی بەرز کوڕەکان ژنگاتیشیان بەخێ بێن ئۆتۆگالۆری خۆسەوی و ئارامچنارەی و ساڕۆژ لە دایکبوونی کاکە کامیار و حاج کامین ئافەرە مامۆ سامیر ئافەر پیاسی گیان بژێ ئیداوێنە بۆ تاکەفیل و نەمافیلم سارام تایبەت تاقان ئارامچنارەی بۆ مامۆستا فەرشاد دەبینی مامۆستا فەرشادی تایبەت بۆ شاوەی شادمانی بۆ خەڵخانەی شادمانی مامۆ سامیر بۆ ژنگالۆری خۆسەوی تاقانە بنیامین بۆ چاوەکان کاکە سوێن کاکە شاوم خۆشم بۆ سوێی بشاوم لەلایەن ئارامچنارەی 200 دەرگەزاری ئەڵێ بۆ ئاغای مدیر بۆ ئاغای فاتحی کاکەزار فەتحی بۆ موسا فەرەجی چاومانن ماشەڵڵا کاسی گیان سڵام بێنە نەمافیل بوو چاوکەفیلم بژێ زنی بتن یا مواقعه بخاله قام شین زمان نزنی بتن یا مواقعه ملال جنگیان بلنجو ملال جنگیان بلنجو خو ملال جنبه و نماو حکمی ادام مباد خال سریع جو تجاو حکمی ادام مباد سريع وجود تجاوب
کسی تبه با تو گالوری خسروی شبکه حاجی کامیل با کامیار شهدادش کارخانه بنیامین با سروش و دایگون کاکا عرب چناریم تایبت چامانه تایبەت لانی خۆمان تایبەت بۆم لقمان بابایی تایبەت بۆ خاڵی بوونەکەی چاومانە بابایی خۆشەویست لە تارانەوە چاوەشەکاڵیە دای چاقی زەڕ لێ ملیە چاوەشەکاڵیە وای چاقی زەڕ لێ ملیە دای قاپی جوانن خاڵوێش شوڵکانی دەنی بێ گولیە دای قاپی جوانن یاوزیزێ شوڵکانی دەنی بێ گولیە شوڵکانی دەنی بێ گولیە تایبەت بۆ ژینی دادێ و گۆرانە بژین بۆ چاپکە فیلم نەما فیلم پەرچەمەکە هاوان و دەمەنیوانەوە چاومانە ماشەڵڵا كاسي جان آفرم آلودي هونامان بو كاسي جي بوانم سناري ساروش و دایگونی تایبت یعنی داری عجیبی داری و سلطان امینی تایبت بوانم سناري ساروش و دایگونی ماموسامین کاسی بۆنەما فیلم بۆ چاپکە فیلم شارام غۆڵامی و زانیار ئەسەدی ئارام شنارایی ئەڵەت مامۆستا فەرشاد بۆ سادرەکە شۆشمە بۆ سادرەکە شۆشمە تایبەت ماشەڵڵا بۆ مامۆستا فەرشاد بۆ کاکە زانیار عەبدوڵڵایی بۆ براکەی خۆی تایبەت بۆشی بۆ چاوەکان شەعبان کاکە ڕێبوار کاکە سێوان برای کاکە ڕێبوار بۆ مامۆستا فەرشاد لەلایەن کاکەرام شنارەی تایبەت بۆ تاپگە فیلم بۆ شارام غۆڵامی بۆ نەما فیلم زانیار ئەسەدی شارام غۆڵامی تایبەت تاپگە فیلم زانیار ئەسەدی نەما فیلم وارام شنارەی ساڕۆژ لە دایگونی چامانی سەد ساڵەبی کاکانارۆر تاپگە فیلم شارام غۆڵامی زانیار ئەسەدی کێشکەشتان بێ